لە بەدەداچوونێکی تایبەتە لەگەڵتان دەبین لەسەر زیادبوونی باج و ڕسومات لەسەر هاوڵاتیان. ماوەی چەند ساڵێکە بە شێوەی هەرەمەکی حکومەت باج و ڕسومات لەسەر هاوڵاتیان زیاد دەکات. لەو بەدەداچوونەدا دەپرسین ئەو باج و ڕسوماتانەی کە زیاد دەبن ئایا بە شێوەی یاسا ڕێکخراوە یاخود بە شێوەی هەرەمەکیە. هەوڵەدەین لایەنی پەیوەندیدار و پەرلەمانتاران و یاساناسان لەسەر مەسەلەی زیادکردنی باج بدوێن ئایا باج و ڕسومات دەبێت چۆن لەسەر هاوڵاتی زیاد بکرێت و لە چ کاتێکا لەسەر هاوڵاتی باج و ڕسومات زیاد دەکرێت. ئەوەی کە لە هەرێمی کوردستان دەکرێت بەرامبەر بە هاوڵاتیان ئایا ئەمە یاساییە یاخود بە شێوەیەکی هەرەمەکی بەسەر هاوڵاتیاندا دەستەپێندرێت. هاوڵاتیان چی دەڵێن لەسەر ئەو باج و ڕسوماتە زیادەی یان زۆرەی کە لەسەریان هەیە ئایا تا چەند گرفتی دروست کردووە بۆ ئیش و کاری هاوڵاتیان و هەروەها ئەو هاوڵاتیانەی کە لە ماوەی ڕابردوودا باجیان لەسەر زیاد بووە ئایا بۆتە هۆی ئەوەی کە ئیش و کارەکانیان واز لێ بێنن و ئیشەکانیان بگۆڕن یاخود نا. هەوڵ دەدەین هەم لایەنی پەیوەندیدار هەم هاوڵاتیان لەسەر کێشەکانی زیادبوونی باج و ڕسومات قسە بکەن و ئەو گرفتانەی بەهۆی باج و ڕسوماتەوە بۆ هاوڵاتیان دروست بووە لەگەڵمانە بن. دەوترێت لە هەموو جیهاندا حکومەت کاتێک باج و ڕسومات لەسەر هاوڵاتیان زیاد دەکات کە دۆخی دارایی هاوڵاتیان باش بێت و ئابووری وڵات سەخامگیر بێت. تەنها لە کوردستان نەبێت کە سەرڕای خراپی دۆخی دارایی هاوڵاتیان تا دێت حکومەت باج و ڕسوماتەکان زیاتر دەکات و تەنگی بە هاوڵاتیان و کاسبکاران هەڵچنیوە. وەکو دەڵێن ئەوەی دەیکەن زۆربەی دوودەستی دەدەنەوە بە باج و ڕسومات. ئەو باج و ڕسوماتانەی کە لەسەر پیشەوەرانن برێتین لە ڕسوماتەکانی کارەبا، ئاو، خۆڵ و خاشاک، باجی سەر تابلۆی دوکانەکان، باجی سەر شاگردی دوکانەکان و باجی سەرکار و چەند جۆرە باج و ڕسوماتی دیکە. ئەو باج و زەریبانەی کە زیاد کراوە لەسەر خەڵک و لەسەر کاسبکار و دوکاندار چ زیانێکی بە ئیشوکاری ئێوە گەیاندووە؟ تاسیری لەسەر کڕین و فرۆشتنی خان و زەوی و هەموو شتێک کردووە. تەنها یعنی هیچ ئیشێکی نەیەشتووە. خەڵک توانای نییە ئەو پارەیە بات. یعنی جاران وەزعێکی تر بوو ئیسە وەزعێکی ترە. ئەمەنە سێ قاتە، یعنی ڕسمەکە سێ قاتە. زەریبە قاتێکە ئەو سێ قاتە، سێ قاتی زەریبەکە لێسەنی. هیچ ئەرزەیە یا خانوویە لە 20 وەرەقە کەمترە لێ وەرناگرێت. ئەوە تیجاری لێگەڕێ بە دەفتەر و ئەمانەیە. بۆ تاپۆکردن وانە؟ بەڵێ ئەرەوەڵا ئەچۆن ئەرەوەڵا ڕسمەکەیەتی. پێشتر چەند بوو یانی کە وەرەگیرا لە خەڵک ئەو زەریبان؟ پێشتر مەسەلەن 200,000 زەریبە بایە مەسەلەن دەوری 350 400 ڕسمەکەدا ئاوا بوو. بەڵام ئیستا ئەو وەزع گۆڕاوە. ئێمە حکومەتی ئێمە ئەگە بڵێم بە باج ئەتوانێ هەموو خەڵک بەخێوکە درۆیتیانێ بەڵام نایکرد. بێت باج لەسەر تابلۆکە وەرگری، بێت باج لە کارەبا بم و ئاو بم و مەسەلەن تێبگاڵم چی مۆلیدە بم و ئەمە هەموو دەری نایەنێ کە تۆ ئیشە نەبێت چیەکەی پارەی چی بم. ئەم لیژنەیە هاتن چیان بەتەور لێرە؟ ئەم لیژنەیە بەس هینیان کرد، ڕسمیان گرت وتیان ئەگەر لای نەبن پارەتان لێ وەرەگری. حتاوتم وڵات دووکەڕەت هاتن پێشم وتم پارەکەی چەنە، وتیان بە مەترە. ئیتر نازان مەتری چەنە، ئەویان نازان. باشە پێت وایە ئەم باجانە لە پێناو خەڵک و بۆ خەڵک بەکاردێنرێتەوە؟ ئەگەر بە خەڵک بەکار باتایە خەڵک احتیاج نەبوو. خەڵک بە حیاتی هیچ وەختی احتیاج نەبوو. یعنی ئەو پەڕی ڕەفاهەیە دەژیین. ئێمە بەڕاستی ساحەبی ئاڵتوونی ژێر عەرزین. ئێمە ساحەبی هەموو شتێکین لە کوردستانە. یعنی کوردستان زۆر دەوڵەمەندە، دەوڵەمەندەکەی غایە دەرەجەیە بێجگە لە باج و ڕسمەکەی. یعنی زۆر دەوڵەمەندە، بەڵام هیچی بۆ میلەت سەرف ناکرێ. ئەگە بۆ میلەتی سەرف نەکرێ معناوە هیچ. باشە پێت وایە تۆ ئەو هەم باجە زیاد دەکرێت خەڵک تەقبوڵی ئەمە سۆسیالە ژین، ئەو وڵاتان لەسەر سۆسیالە ژین، سۆسیال خەڵک بەخێوەکە. خۆمان خەڵک بەخێو ناکەن کاکە خەڵک ڕەنجە خۆی بەخێوەکە، ناژێڵن ڕەنجەکە بێت، نایڵن. من خۆم تەقاوتم 220,000 دینار وەرەگرم، 220,000 دینار خەڵکی پێ بەخێوە کرێ. ساحەبی 6 سەرخێزانم بەچی بەخێوی کرد. زاڵم وایە خۆی زاڵم ئەوێ تۆ بە حیاتی وا لێنەیە، یعنی
بتوانی معیشەتی خۆ هیلکەی بۆی کوڕەکە بچێ بە چەگاری ئەو بێ بە چەگاری ئەو بێ بە چەگاری ئەو یعنی وا نەماوە غێر ئەوە ئەوەیە مەوزوعات بەڕاستی بەنسبەت باج و ڕسومات ترەمە منتیخە سناعی فەرقیە لەگەڵ ناو شارە لەگەڵ ماڵانە لەبەرەوەی ئێرەجی کەسابەتە جێی ڕزقە بەڵام ماڵان جیاوازە ینی ماڵان ئەگەر یەک قات بن ئێرا بێ 5 قات بن لە ڕووی باجەوە لە ڕووی کارەباوە لە ڕووی هەموو شتێکەوە بەڕاستی بەنسبەتی شوکارش بەڕاستی شوکار کزە بە جۆرەی پێویست نییە نێڕاستیەکەی بە سوپاس بۆخوا باشە ینی حەمد و سەنا بۆخوا خراپ نییە ئەوەی ڕاستی بێ کارەباکە زیاترە باجەکان زیاد کردووە لەسەر خەڵک پێشتر وانە بوو پێشتر هەندێک ئەو تابلوانی هەڵواسرا بوو پێما بێت کردبوونەوەشتان کردەوە لەسەری ئەو باجە چۆن بوو چۆن زیاد کرا لەسەری تا ئێستا بەنسبەت خۆمانەوە من تا ئێستا باجم نایەوە هی قۆتعە شتەڵواسی با بڵێ بەڵام دەنگۆیەکە ئەوەش ئەبێ بیەن ئێستا لە خەڵ ئەو باجانەی تر کە زیاد کراوە مەسەلەن وەکو باجی سەر ئیشکردن مەسەن هەیە شاگردێک دوو شاگردی هەیە باجی لێ سندریان هەیە دوکانەکەی ئەلێرە شتێک دەبێتە دەرەوە زیاد دەکرێت ئەمانە پێویستی بەوە هەیە کە باج بدرێیان باجی لەسەر بێت تا ئێستا شتی وان نەبووە حالی حازر بەڵام مەگەر ئێستا لە ئەو شتە ئیشی بۆ بکەن بەڵام تا ئێساکە بەجددی عنی لە خەڵک نەسێنرا ئەو شتەوە بۆ شێوازە باشە تۆ دوکاندارێکی پێویستەکە مەسەلەن ئەو بارقورسیە بخێتە سەر تۆ مەسەلەن باجێکی زۆر لێ بسەندرێت لە بەرامبەر کارەبا بێت ئاو بێت یان هەر بابەتێکی تر بێت ینی ئەو هەموو باجە زۆرە پێویستەکە بخرێتە سەرشانی ئەوە نا بە تاکید پێویست ناکە ینی کەسابەتەکە ئەوە نییە ڕاستیەکەی بەڵام لێرەیە ئەوە هەیە ینی ڕزقەکە سوپاس بۆخوا خراپ نییە بەڵام بە جۆرەی پێویستیش نییە ینی وەکو ساڵانی پێشووتر نییە گوزەرانی خەڵک باش نییە بەها ئەی تەمان ئەی چۆن بە تاکید لە هەموو ڕوویەکە ینی تۆ هەر بەراوردیکە لە ڕووی بازارەوە لە ڕووی شتومەکەوە لە ڕووی هەموو شتێکەوە ینی ئەوانەی کە تەنانەت ئەو شانەی کە بۆ ماڵەوەی کڕیت لە بازارڕە جیاوازی هەیە ینی فەرقیە لەگەڵ جارانە بە حکمیەوەی گەڵا بەرز و نزمووەمانە ئەوە چەندێکە خۆتان نەزانن گەڵا بە شێوەیەکی بەرزە ینی زۆر ینی بازار تاسیری لەسەر هەموو کەسێک بووە هەموو کاسبکارێک زۆربەی باج ڕسوماتەکان لە ماوەی چەند ساڵی ڕابردوو 5 هێندە و 10 هێندە زیادی کردووە بە نمونە ڕسوماتی کارەبا لە 18 دینارەوە کراوە بە 156 دینار لەگەڵەوەشدا باجی سەر تابلۆی دوکانەکان بەبێ هیچ پاساوێک حکومەت مەتری 25,000 دینار و زیاتر وەردەگرێت زیادکردنی ئەو باج ڕسوماتانە بەراورد بە عێراق جیاوازی زۆرە و هەرێم پێچەوانەی دەستور مامەڵە لەگەڵ ئەو بابەتە دەکات پەرلەمانتارێکی پێشووی عێراق دەڵێت دەستوری عێراق ڕێگەی بە هەرێم نەداوە بەم شێوازە هەرەمێکی ئێستا باج بسەپێن و لەسەر هاوڵاتیان زیادی بکات. بەمن خۆی بەخشندەی میهرەبان طبعاً باج یا بە مصطلح عامەکەی کە زەریبەیە زەریبە چ مباشر بێت چ غیر مباشر بێ ئەمە بەشێکە لە سیاسی مالی هەر حکوومەتێک پەنا ئەبا بۆ سیاسی تەوەسوعی یا سیاسی ئینکیماشی ئەگەر هەر حاڵەتەکە پارە لە بازارڕا زۆر بوو بۆ هۆی تەزەخم بۆ هۆی گرانی ئەوە حکوومەت پەنا ئەبا بۆ ئەوەی زەریبە زیادەکە بۆ ئەوەی پارە لە بازارەکەم بێتەوە تاوەکو گرانی دابەزێ حکوومەتی هەرێم هیچ کام لەم دیراسانەی نەکردووە جگەر لەوەی ئەمە پێچەوانەی مادەی 28 فەقەرەی یەکەم لە دەستوری عێراقی کە ئەڵێ هیچ زەریبەیەک زیاد ناکرێ کۆ ناکرێتەوە تعدیل ناکرێ ئیلا بە قانون نەبێ دوو جۆر قانونمان هەیە قانونی دائیممان هەیە قانونی موقتمان هەیە قانونی دائیم ئەبێ قانونی زەرائیبی عام ژمارە 83 ساڵی 1970 ئەوە یا خودی قانونەکە تعدیل بکرێ ئەویش ئەو قانونە لە عێراقایە یا لە هەرێمی کوردستانە قانونێکە بێ بۆ زەرائیب کە زەرائیب قانونێکی ئیتیحادیە بۆیە هەرێم ناتوانێت قانونی ئیتیحادی تعدیل بکە و ئیش بە قانونێکی تر بکە کەواتە
ئەبێ لە موازنەی ئیتیحادیە ئیشارەت بەو بابەتە بکرێ ئەوەی کە هەرێم کردوێتی مخالفەی دەستوری عراقیە مخالفەی موازنەیە مخالفەی پرەنسیپی مالیە کە سیاسەی مالی لە ئێستادا سیاسەیەکی تەوسعی نییە تاوەکو حکوومەت بیەوێ زەریبە لەسەر خەڵک زیاد بکات تاوەکو تەزەخم دابەزێنێ بریتیە لە ئارەزوویە کە حکوومەتی هەرێم هەی بۆ چۆن خەڵک ئەو پارەی لە باخەڵیایەتی ئەو بژێوی ژیانی کە هەیەی چۆن موچیان کەم کردەوە چۆن موچیان کرد بە 45 ڕۆژ و 50 ڕۆژ زەریبەیشیان بە هەمان شێوە زیاد کردووە بۆ ئەوەی بازرگانەکان کەسابەت بۆ ئەوان بکەن بۆیە ئەمە ڕاستەوانە کاریگەریە کاتە سەر بازار کاریگەریە کاتە سەر بژێوی خەڵک کاریگەریە کات سەر حرەکەی تیجاری با بڵێن تەدەفقی دەوری دەخل و نقود وای لێکە کە اقتصاد لە مەرحەلەی گەشەوە بێتەوە بۆ مەرحەلەی جمود و بێتەوە بۆ مەرحەلەی ئینکیماش لە ئێستادا ئەو زیادکردنی باج و زەریبەی کە بەرپرسانی هەرێم کردویانە وای کردووە کە اقتصاد لە ئابووری لە هەرێمە لە مەرحەلەی ڕکوودا بێ واتە اقتصاد ئێستا وەستاوە کە هەموو بازرگانەکان ئەناڵێن بەدەزەوەوە و بە شێوەیەک لە شێوەکان نەبوونی موچە نەبوونی داهات نەبوونی پرۆژەی استثماری وای کردووە کە هەرێمی کوردستان کاریگەریەکی زۆر سلبی ڕووی تێکردووە ئەویش پاشەکشەی ئابووریە لە هەرێمی کوردستانە هەموویشی بەهۆی کاریگەری ئەوەیەکەوە باز بە شێوەیەک لە شێوەکان زیادی کردووە ئەمە دیوە ئەکادیمیەکەی و دیوە فەنیەکەی کە لێرە کراوە دیوە سیاسیەکەی ئایا حکوومەتی هەرێم جابی حکوومەتی بەغدایە کە ئێستا ئەو هەموو باج و زەریبەی لەسەر هاوڵاتیان زیاد کردو ئەبێ باج و زەریبەکە بنێرێتەوە بۆ حکوومەتی ئیتیحادی کە هەموو داهاتە ناوخۆیەکان بەپێی قانونی دارەی مالی ئەبێ بگەڕێنەوە بۆ حکوومەتی ئیتیحادی کەواتە حکوومەتی هەرێم لە ئێستا ڕۆڵی جابیەکی پارەکۆکردنەوە زیاتر هیچی تر نابینێ بۆ حکوومەتی ئیتیحادی هەر حکوومەتێک سەیری پارەکە لە ناو دەستی هاوڵاتیانە ئەگەر پارە لە ناو دەستی هاوڵاتیانە زیادی کرد کەواتە هاوڵاتیان زۆر خولیای ئەوەیانە کەشت بکڕن بۆیە بێت ئەوەی بەرزبوونەوەی نرخی کاڵا و کەلوپەل حکوومەت بۆ ئەوەی نرخی کاڵا و کەلوپەل دابەزێنێ هەموو هاوڵاتیان ئیسفادەی لێ بکەن باج دانێ اینجا باجەکان جیاوازن مەسەن زەریبەی تەساعودی هەیە زەریبەی تەساعودی زیاتر شمولی ئەو سەرمایەدارانەیەکە کە پرۆژەی استثماریان هەیە مەسەن فەقەرەی دووەمی مادەی 28 لە دەستوری عراقی ئەڵێ ئیعفای زەریبە لەوانەی دەخلی مەحدودیان هەیە هەرێمی کوردستانەوەی نەکردووە بڕۆ بۆ منطقە سەنایعەکە زۆربەی زۆری دوکانەکان تابلۆکانیان ڕەش کردوەوە یعنی هیچ جۆرە نووسینێکە لەبەر ئەوەی حکوومەت زۆر بە نامونەسیقی ئەمەی کردووە بۆیە پارە لە بازاڕە زۆر نەبووە تاوەکو حکوومەت بێت باز زیادکە بە پێچەوانەوە پارەکەمی کردووە هاوڵاتیان موچیان نییە کار و کەسابەت نەماوە بەتاڵە نەماوە بۆیە حکوومەت واجبە لەسەری پارە بخاتە بازاڕ و نەک پارە لە خەڵک سەحب بکە بۆیە ئەوەی حکوومەتی هەرێم کردوێتی پێچەوانەی پرەنسیپی مالیە کەواتە کاریگەری خراپی لەسەر ژیانی هاوڵاتیان دروست کردووە و ئێستا خۆشی نازانێت چۆن ئەو مەسئلەی معالەجە بکات چۆن مامەڵە لەگەڵ بەغدا بکە آخر نەگەیشتە ئەنجامی ئەوەی ئیتیفاقی لەگەڵ حکوومەتی ئیتیحادیە بکەن چۆن داهاتی ناوخۆ تەسلیم بکەن لەسەر ئەو ئەساسەیە کە زۆرترین باج و ڕسوماتیان لەسەر خەڵک تۆمار کردو ئێستاش دەبێت تەسلیمی حکوومەتی ئیتیحادی بکەن یانی هەڵوەشانەوەی حکوومەتی هەرێمەوە قسەیە کە زۆر جار باسی لێکرێت کە دوورە لە ڕاستیەوە چونکە ئەوە ئەقلیمێکی دەستوریە بەڵام هەرێمی وان لێ کردووە خەڵک ئاوات بە ناوەڕاست و باشووری عێراقوە کە ئەو شێوە زەریبە و بازانەی کە ڕسمانەی لە هەرێمە هەیە لە ناوچەی ناوەڕاست و باشوور نییە مەسەن زەریبەی دەخل لێرە هەیە لەوێ زۆر بە شێوەیەکی کەم هەیە تەنها لەسەر ئەوانە هەیە کە موچەکانیان پلە باڵان زەریبەی ئەو تابلوانە زەریبەی ئەو تابلوانەی لە جەزرە وەسەتیەکانە زۆرێک لەو زەریبانە لە حکوومەتی ئیتیحادیان نییە بۆیە بێ زەریبە کاتێک دامرێ وەک ئەداتێکی سیاسەی مالی بۆ تعدیلی تەزەخومە نەک بۆ ئەوەی تەزەخوم زیادکەی هەرێمی کوردستان باج و زەریبەی زیاد کردووە بۆی گرانی لە بازاڕە زیادکە گرانی زیادکردن لەبەر ئەوەی کاڵا و کەلوپەل و بیزنس هەموو عایدی بەرپرسانی حکوومەتی هەرێمە مادەی 27 مادەی 28 مادەی 28 مادەی 29 باس لەوانەیەکە هەموو داهاتەکانی حکوومەتی هەرێم ئەبێ بگەڕێتەوە خەزێنەی موحەد ئێمە دوو جۆر خەزێنەمانەیە لە عێراقا خەزێنەیەکمانەیە خەزێنەی موحەدی بەغدایە عێراقە خەزێنەیەکمانەیە خەزێنەی محافەزەیە باس لە خەزێنەی ئەقلیم نییە لە ناو قانونی دارەی مالیە بۆیە ئەبێ هەموو داهاتەکان لە سیستەمی فیدراڵیە هەموو داهاتە ئیتیحادیەکان بەڵام لە قانونی ئیدارەی مالیە لەبەرەوەی سیستەمی مالی ئێمە مەرکەزیە
هەموو داهاتەکان بە ئیتیحادی و بە غەیری ئیتیحادی محەلی شۆ ناوخۆیەوە هەمووی بگەڕێتەوە بۆ خەزێنەی موحەد کە لە بەغدایە دووبارە تەوزیع بکرێتەوە بەڵام تەوزیعکردنەکەشی دیسان ئیشکالی تایە لە مادەی 29 کە باسی لە 150 داهاتەکانەکە داهاتی ئیتیحادی لە 150 گەڕێتەوە بۆ محافەزات لە هەمان فەقەرە بازەکە ئیستیسنای زەریبە و ڕسومی گومرگی کردووە کەواتە بە هیچ شێوەیەک ئەو داهاتی کە حکوومەتی هەرێم چاوەڕێتی دیسانەوەشی بۆ ناگەڕێتەوە جگەل لە کۆمەڵی ڕسم و زەریبەی زۆر سادە نەبێ کە ئەوەش بەشی هەرێمی کوردستان ناکا بەشی ئەو مەسروفە ناکە کە ئەو حیزبە سیاسیانە هەیانە کە لە دەسەڵاتە لە موازنە لە قانونی ئیدارەی مالیە عراق مالیە سەلەیەکی یەک سەبەتەیە ئەبێ داهاتەکان لە شوێنێک کۆ بکرێنەوە دوایی لەو داهاتە کۆکراوە خەرج بکرێ بۆیە ئەمان کە ڕێکەوتون لەگەڵ حکوومەتەکەی سوودانیا بیریان نەکردوتۆ لەوەی کە قانونیەکەیە بێ دیراسی بکەن ئایا چۆن ئەو داهاتە وەرەگرنەوە بۆیە لە قانونی ئیدارەی مالیە فەرزە لەسەر هەرێمی کوردستان و محافەزاتەکەی هەموو داهاتەکانیان ڕادستی حکوومەتی ئیتیحادی بکەن کەمە ئیتیحادی لە تەفسیری مەواد لە نیزاع لە نێوان دوو مؤسسە هەر کەس متەزەڕیر بێت لە ئەنجامی جێبەجێکردنی قانونێک بۆی هەیە سکاڵای یاسایی تۆمارکە لە محکەمەی ئیتیحادی ئەم باجانە لە بەرەوەی مخالفەی دەستوری عراقین چه هاوڵاتیەک زەریبەی لێ ئەسەنن بە ناقانونی ئەتوانێت سکاڵا تۆمارکە بۆ ئەمەش هاوڵاتیان ئەتوانن ئەوانەی کەوا خاوەنی پرۆژن زەریبیان لێ ئەسەندێ ئەتوانن بە کۆدەنگی سکاڵایەک تۆمارکەن لە محکەمەی ئیتیحادی دژی ئەو باج و زەریبانەی کە زیاد کراوە لەسەر دەسەڵاتی زیادکردنی باج ڕسومات لە ئەستۆی پەرلەمانەوە دەبێت بە یاسا ڕێک بخرێت و باج ڕسومات لەگەڵ ژیان و گوزەرانی هاوڵاتیان یەک بگرێتەوە بەڵام دەوترێت ئەوەی لە هەرێم هەیە سەپاندنی سزایەکی قورسە نەوەک ڕێخستنی باج هەرچەندە بەشێک لە پەرلەمانتاران قسەی زۆریان کردووە لەسەر ئەو نادادیەی بەرامبەر هاوڵاتیان دەکرێت بەڵام زۆرجار دەسەڵاتی زۆرینە بەکار هاتووە و ڕێگە بە ڕێخستنی یاساکان نەدراوە حکوومەتیش دەزانێت ئەو یاسایانە لە پەرلەمان بە زۆرینە نەبێت تێناپەڕێت و کێشەی بۆ دروست دەبێت زۆربەی جار بە بڕیار و ڕێنمایی دەریان دەکات و بەسەر هاوڵاتیاندا دەیسەپێنێت. بە پێی دەستور حکوومەت و هیچ وەزارەتێک لە حکوومەت بۆی نییە نا ڕسومات لەسەر هاوڵاتیان زیادکە نە باج لەسەر هاوڵاتیان زیادکە و تەنانەت ناشتوانن هاوڵاتی ببەخشن لە باج و ڕسومات تەنها بە یاسانە بێ بەڵام هەم ئەم کابینەیە و ئەم کابینەی پێشوش بەداخەوە بەبێ گەڕانەوە بۆ پەرلەمان بۆ یاسا هێندە جۆری باجیان زیاد کردووە و ڕسوماتیشیان دەستکاری کردووە ئێمە بە نمونە لامانە بۆ نمونە باجی سەر وەسڵی ڕاستەوخۆی نەخۆشخانە تایبەتەکان کەمە ڕاستەوخۆ لە گیرفانی نەخۆش دەرەچێت بێژگە لە قازانجی ساڵانەی نەخۆشخانە تایبەتەکان لەسەر وەسڵی ڕۆژانەش لە 5 باجیان زیاد کردووە ئەوە نمونەی باجێکە بۆ نمونە باجی دڵنیایی لە سەر خاڵە سنووریە گومرگیەکان هەر بار هەڵگرێک باجێکیان لەسەر سەپاندووە بە ناوی دڵنیاییەوە کەمە لەسەر شتومەگەکەوێت تەمان کابرای بازرگان ئەم باجە ئەشکێنێتەوە لەسەر هاوڵاتیان لەسەر ئەبێت هۆی گرانبوونی ئەو کەلوپەل و پێداویستیانەی کە هێنێتە ژوورەوە و هێندە جۆری تری باجیش بە هەمان شێوە ڕسوماتیش بە هەمان شێوە بۆ نمونە ڕسوماتی ئەوەی بواری عقارات و تاپۆ و زەوی و زار زیاد کراوە بۆ نمونە ڕسوماتی ئەوەی پەیوەندی بە تۆمارکردنی ئۆتۆمبیل و ساڵانە و پەیوەندی بە ژمارەی تابلۆی ئۆتۆمبیل هەیە ئەوانە هەمووی زیاد کراون هەموو ئەوانە بە بڕیاری ئەنجومەنی وەزیران کە لە کابینەی پێشوو و لەم کابینەیە و بەبێ گەڕانەوە و بۆ نمونە گرانکردنی کارەبا بەبێ گەڕانەوە بۆ پەرلەمان کراوە بەڕاستی ئەمە سنوور بەزاندنەوە ئەمە تەجاوزە لەسەر ژیانی هاوڵاتیان تەنانەت کاکڕامیات بەبێ ڕەچاوکردنی دۆخی ژیانی هاوڵاتیانیش واتە بێجگە لەوەی تەجاوزی دەستورە بێجگە لەوەی تەجاوزی یاساکان و دەسەڵاتی یاسادانانە لە هەمان کاتە ڕەچاوی بارودۆخ و ژیانی هاوڵاتیانیش نەکراوە لە کاتی قەیرانەکانە بەتایبەت لە کاتی قەیرانی داراییە حکوومەتانی تێگەیشتوو لەوەی کە چۆنچۆنی پەرە بە ئابوووریەکەیان بدەن لەو کاتانی قەیرانی ئابووری و قەیرانی دارایی هەیە یەن باچکەمەکەنەوە ئەم کابینەی حکوومەت ڕێک بە پێچەوانەوە لە کاتی قەیرانی داراییە باج ڕسوماتیان زیاد کرد
بێگومان ئەو باج و ڕسوماتە کاتێ زیادیەکەی ئەوەنەی تر چالاکی ئابووری و دارایی پەکەخە بۆ وڵات بەرەو دو ئاگەڕێنێتەوە. مەفروض وابوو کابینەی نوێمی حکوومەت و کابینەی هەشتەمیش بە یاسا بنێرنە پەرلەمان باج و ڕسومات کەمکەنەوە بۆی جوڵەی ئابووری زیاد بێ، بۆی جوڵەی دارایی زیاد بێ، بۆی دۆخی دارایی خەڵک باش بێ بە تایبەت کاسبکاران. ئەمان ڕێک بە پێچەوانەوە یعنی تەنانەت لە ڕووی نەزەریەی ئابووریشەوە هەڵەیەکی کوشندەیان کرد. بێگومان هێندە ڕسومات هەن بۆ نمونە کۆکردنەوەی خۆڵ و خاشاک، بۆ نمونە پارەی تابلۆ. دوو ئیشکالی گەورە هەیەتیایە. ئیشکالی یەکەم ئەوەیە کە ئەمانە بە تەواوەتی ئەبێ کارمەندی حکوومەت بیکە، ئەوان چوون دایان بە کۆمپانیا، چونکە بەشێک لەو پارەی کە لە هاوڵاتی وەرەگیرێ ئەچێتە گیرفانی کۆمپانیاوە، واتە دوو جار بارگرانی لەسەر هاوڵاتیان. خاڵی دووەم ئەوەیە بڕەکەشیان زیاد کردووە، وای لێ هاتووە ئێستا کاسبکار لە ناو بازار بەڕاستی تەنگی پێڵچنراوە لە گرانکردنی کارەبایە، لە وەرگرتنی تازەکردنەوەی مۆڵەتی ساڵانە کە ئەمە ڕسوماتە کە زیادیان کردووە بۆ پیشەوەرەکان، و وەرگرتنی پارەی تابلۆ، و وەرگرتنی پارەی خۆڵ و خاشاک، و ئەمانە هەمووی وا ئەکا و بێجگەلەوەی خەمڵاندنەکانی باجی ساڵانە بە گۆترەیە. یعنی زۆر پیشەوەر هەن ئەوە لێک نادەنەوە کە ئەم پیشەوەرە ئەم ساڵ قازانجی کردووە یان نا، کەسابەتەکەی باش بووە یان نا، ڕێک بە شێوەیەکی ساڵانە بڕاوە بۆ هەموو پیشەوەرێک، بۆ نمونە بڕێک پارە وەرەگرن لە کاتێکا پیشەوەرێک هەیە قازانجی لە پیشەوەرێکی تر زیاتر بووە. ئێمە بەڕاستی ژمارەیەک ئەندام پەرلەمان کە نزیکەی 20 ئەندام پەرلەمانە بووین، زۆر هەوڵماندا هەموو ڕێگەیەکی پەرلەمانیمان بگرتە بەر بۆی حکوومەت بێنین لە ناو هۆڵی پەرلەمانە لێپرسینەوەی لێ بکەین. بەداخەوە دەستەی سەرۆکایەتی و زۆرینەی پەرلەمانی ڕێگر بوون لەوەی لێپرسینەوە لە حکوومەت بکەین لەم تەجاوزانی لەسەر ژیانی هاوڵاتیان کردوێتی، لەم هەڵە کوشندانەی کردوێتی، لەم کارە نایاسایی و نادەستوریانەی کردوێتی. واتە ڕێگە پەرلەمانیەکانمان هەموو تاقی کردەوە، بەڵام نەمانتوانی بگەینە ئەوەی کە ڕەیز وزەرا، سەرۆکی ئەنجومەنی وەزیران، جێگرەکەی وەزیری دارایی، وەزیرە پەیوەندیدارەکان، شارەوانی، کارەبا، ئەوانە لە ناو هۆڵی پەرلەمانە لێپرسینەوە لێ بکەین لەسەر ئەو دەستبردنە بۆ قوتی خەڵک و بە تایبەت زیادکردن دەستکاریکردنی باج و ڕسومات. واتە ئێمە هەوڵی خۆماندا بەداخەوە زۆرینەی پەرلەمانی و دەستەی سەرۆکایەتی ڕێگر بوون لەوەی کە پەرلەمان لێپرسینەوە لە حکوومەتکار لەم بابەتە. هیوادارم پەرلەمانی داهاتوو ژمارەی ئۆپۆسیۆن تایە زیاد بێ، ژمارەی دەنگی ناڕازی تایە زیاد بێ، پەرلەمانتاری جددی و خەمخۆری میلەت تایە زیاد بێ بۆی بتوانرێت لێپرسینەوە لە حکوومەت. وەرگرتنی باجی سەر خانوبەرە و بەکرێدانی خانوو و تاپۆکردن بە ڕێژەی لە سەدا 10 و وەرگرتنی باجی گواستنەوەی مڵکایەتی کە بە گوێرەی نرخی مڵکەکە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو بە ڕێژەیەکی زۆر زیادی کردووە. جگە لەوە ڕسوماتی بەناوکردنی ئۆتۆمبیل و ژمارەکردنی ئۆتۆمبیل چەندینی تر زیادی کردووە. تا ئێستاش دیار نییە ئەو داهاتە زەبەلاحی لە هاوڵاتیان وەردەگیرێت بۆچی بەکاردەهێنرێتەوە. دیارە لە ڕووی یاساییەوە مەوزوعی باج و ڕسومات یەکێکە لەو باسانەی کە ئاساسیانەی کە لە دەستورەکانی دنیادا و لە ناویشیانە دەستوری عێراقی زۆر بەڕوونی باسیەوەی کردووە کە باج و ڕسومات زەرائیب و ڕسومات لە مادەی 28 فەقەرە 1 دەستوری عێراقی بەڕوونی باسیەوەی کردووە کە نابێ هیچ باج و ڕسوماتێک بسەپێنرێ تەنها بە یاسا نەبێ، و هەر یاسایەکیش ئەبێ ئەو یاسایی کە باج و ڕسومات بە تایبەتی باجەکان ئەبێ ڕەچاوی باری گوزەران و مەعیشەتی لایەنی کەمی هاوڵاتیان کرێ، ئەوانەی کە خاوەن دەخل و داهاتی کەمن کەمترین باجیان بخرێتە سەر بە جۆرێک کە نەبێتە بارگرانی بەسەر شانیانەوە. بەڵام بەداخەوە ئەوەی کە لە حکوومەتی هەرێمی کوردستان نایە ئەم زیادکردنی باج و ڕسوماتانە بەدەرە لە هەموو یاسایەک، بەدەرە لە وەتەنانەت لە پەرلەمانی کوردستانیشا یاسایەک دەرنەچووە پاڵپژ نییە زیادکردنەکان بۆ یاسایەکە لە پەرلەمانی کوردستانە دەرچوو بێ، بەڵکو بە پێچەوانەی یاساکانی پەرلەمانی کوردستان باج و ڕسومات و بە پێچەوانەی دەستوری عێراقی ئەم باج و ڕسوماتە زیاد ئەکرێ بۆ هەندێک و لەسەریان زیاد ئەکرێ و بە پێی یاسا وەکووتمان نەزیادکردنی، نەکەمکردنی، نەسەپاندنی، نەکۆکردنەوەی نابێت تەنها ئەبێ ئیلا ئەبێ بەبێ
یاسایەک بێ و ئەو یاسایش لە هەرێمی کوردستانە ئەوەی حکوومەت ئەیکا یاسایی نییە چونکە پشت ئەستور نیە بە بنەما و دەقی یاسایی و پێچەوانەی دەستوری عێراقیە. ئەمانەی ئەم باج و ڕوسوماتانەی کە زیاد کراوە بێگومان پشت ئەبەستن بە ڕێنمایی کە لە ئاستی یاسادانە کە نابێ ڕێنماییەکان تعلیماتەکان پێچەوانەی یاسابن. ئەم ڕێنمایی و تعلیماتە باج بە ڕێنمایی نەکەم ئەکرێتەوە نەزیا ئەکرێن نە ئەسەپێنرێن نەکو ئەکرێتەوە لەبەر ئەوە بەڵکو دەبێ بەپی یاسابێ کە دەڵێن دەبێ بەپی یاسابێ واتە ئەبێ لە پەرلەمانەوە یاسای بۆ دەرچوو بێ و ئەو یاسایەش ڕەچاوی هەموو بنەما دەستوریەکانی کردبێ ڕەچاوی باج ژیان و گوزەرانی هاوڵاتیانی کردبێ ئەو کاتە دەبێتە یاسایەکی چۆنڵی دروست و موافق بۆ دەستوری عێراقی ئەتوانێت باج و ڕوسوماتی پێ کەم و زیاد کرێت. بەڵام ئەوەی ئێستا لە حکوومەتی هەرێمی کوردستانایە بە پێچەوانەوە تەنانەت بە تعلیمات کەم و زیادی ئەکەن یاخود هەبووە خەڵک هەبووە کۆمپانیای گەورە بووە ئیعفا کراوە لە باج وەکو لە ساڵانی ڕابردووە و لە بەدواداچوونەکانە هەیە لە دەستەی نەزا هەیە بەڵام خەڵکانێکی کەش هەیە باجیان لەسەر زیاد کراوە. بۆیە ئەمە پێچەوانەی یاسایە پشت ئەستور نییە بە دەقی یاسایی بەداخیشەوە لە لای ئێمە لەوانەیە ئەم باسانە ئەگەرچی ئەم باس و خواسانە باسی محکەمەی ئیدارین کە بواە داواکاری گشتی لەسەر مافی هاوڵاتیان لەمە بەهاتە دەنگ و لە ڕێی و هاوڵاتیانیش ئەتوان لە ڕێی دادگای کارژێر ڕێوانێ تانە لەو بڕیارانە بدەن کە لەسەر باج ڕوسومات زیادکردنی باج ڕوسوماتکە. بەڵام بەداخیشەوە بەهۆی ئەو هەیمەنە زۆرەی کە حکوومەت هەیەی لەسەر هەموو دام و دەستگاریەکانیشە و بێگومان دادگاکانیش بە دەرنین لەو فشارێک کە ئەکرێتە سەریان بۆیە تا ئێستا ئەم باج ڕوسوماتە نایاسایە لەسەر هاوڵاتیان زیاد ئەکار ڕۆژانە بە ماوە ناماوە و باری ژیان و گوزەرانی زۆر قورس کردو. بەدڵنیاییەوە هاوڵاتیان ئەتوانن تانە لەو بڕیاری زەریبەیە بدەن. من پێم وایە بەپێی یاسا لە بەرژەوەندیان چونکە ئەو زیادکردانە ئەو زیادکردن ڕوسومات و باجە پشت ئەستور نیە بە دەقی یاسایی بەڵکو پشت ئەستورە بە تعلیماتێکی حکوومەت و کە لە وەزارەتی داراییەوە هاتووە بۆیان و حکوومەت پاڵپشتیەکە ئەنجینا بە نووسراوە بە کتابێک هاتووە ئەنجینا هیچ پاڵپشتێکی یاسایی نیە بۆیە بەدڵنیاییەوە ئەگەر هاوڵاتیان لەسەرەوە بەدەنگبێن ئەو باسە بابەتێکی یاسایی گرنگە و ئەتوانن بڕیاری یاسایی بەدەست بێن. ئەوان باس و خواسێشکەیە دیارە ئەگەر بڕیاری یاسا بڕیاری باڵێن دادگا دروستتر جێبەجێ نەکرێ هەو فەرمانبەری ئەو فەرمانبەری کە بڕیارەکانی دادگا جێبەجێ ناکات لە ڕووی یاساییەوە کاتێکە بڕیارێک دەرەچێ ئەوە بە تاوان ئەژمارەکرێ واتە هەر پلەپایەتیشی وەزیفیا بێ ئەگەر هاتوو بڕیاری دادگای جێبەجێ نەکرد ئیمتیناعە لە جێبەجێکردنی بڕیاری دادگا ئەوە خۆی جۆرەکە لە جۆرەکانی لە تاوان لە یاسای سزادانی عێراقیە سزای بۆ دانراوە لەبەرەوە ناتوانێت جێبەجێ نەکات. ئێمە باسی یاسا ئاکەین یاسا بەو شێوەیە ڕسمی تاپۆیەکێکە لەوانەیە کە زۆر زیاد کراوە زەرائیب زەریبەی دەخل لەسەر هاوڵاتان زەریبەی عەقار زیاد کراوە و هەر هاوڵاتێک دەست ئەکا بۆ هەر شتێک لە هەر شوێنێکە ئەوە زەریبەی لەسەر زیاد کراوە. ئەم غرامانەی کە تینژڕەوی بە کامێرەکانی لە ڕێی کامێرەی هاتوچووە ئەمانەش زۆر پشتیوانی یاساییان نییە چونکە ئەوانش دەبێت بە یاسایەک ڕێکخرێ کە پێم وایە تا ئێستا یاسایی نییە لە پەرلەمانی کوردستانەوەی ڕێخست بێ و چونکە تەنانەت غرامەکردنیش واتە ئێعتیبارکردنە بە جەریمە کارێک تەنها لە ڕێی بەپی یاسا ئەتوانێت داندێ بە تاوان ئەگەر هاکو دەقی یاسایی لەسەر بێ ئەمانە و غرامە تەنها دەبێت بەپی یاسا و وەکو سزایەک دیاری ئەکرێ نەک بە تعلیمات سزا غرامە زیاد کردی و کەم کردی و غراپە مستەپێنرێ ئەوەی ئێستا هەیە بە بۆ چوونی من هەمووی پێچەوانەی دەقە یاسایی و دەستوریەکان. هاوڵاتیان پێیان وایە لە کاتی ئێستادا وەرگرتنی باجی زۆر بارودۆخ و گوزەرانی هاوڵاتیان ئاڵۆزتر دەکات باج لە کاتێکدا وەردەگیرێت کە هاوڵاتی هەموو مافێکی پێ بدرێت ئەو بێ پلانی حکومەت لە کۆکردنەوەی باج شکستێکی گەورەی دەوڵەتداریە و ئەنجامەکەی باش نابێت چونکە هاوڵاتیان کەوتونەتە ژێربارێکەوە کە چیتر بەرگەگرتنی ئەستەم بووە. ئەوەی کە لەو بەدواداچوونەدا بینیتان نیگەرانی بەشێک لە هاوڵاتیان بوو لەسەر ئەوەی کە باج ڕوسوماتێکی زۆر بە شێوەیەکی هەرامەکی لەسەریان زیاد کراوە و بەشێک لە کەسانی پسپۆر باسییان لەوە کرد زۆربوونی ئەو باجانە کاریگەری زۆری هەبووە لەسەر کار و گوزەرانی هاوڵاتیان و لە هەمان کاتدا ئەوەی کە گرینگە باز بکرێت ئەوەیە ئەو باجانە بە شێوەیەکی یاسایی ڕێک نەخراون و پێچەوانی دەسوورە دەبێت پێداچوونەوە بە بکرێت و ڕۆلی پەرلەمانیش بۆ پەرلەمانی ئایندە ئەوەیە کە
بتوانێت ئەم باجانە بە یاسا ڕێک بخات و ئەوەی تا ئێستا کراوە تەنها ڕێنمایی بووە کە ئەوەش پێچەوانەی یاسایە و پێچەوانەی دەستوری عراقیشە کە باج بە شێوەیەکی هەرەمەکی لە هاوڵاتیان بگرێت لە هەمان کاتدا زۆرێک لە هاوڵاتیان ئیشوکارەکانیان جێشتووە یان وازیان لێ هێناوە بەهۆی ئەوەی کە باج ڕسوماتێکی زۆریان لەسەر بووە. جگە لەوەش قەیرانێکی دارایی قوڵ لە دوای 2014ەوە سەری هەڵداوە لەگەڵەوەی کە قەیرانی دارایی هەبووە بەردەوام باجەکان لەسەر خەڵک زیادیان کردووە کاوەژ یەکێکی تر بووە لە گرفتەکان. دەوترێت باج لە کاتێکدا زیاد دەکرێت کە لە وڵاتدا ئیش و کار و سەخامگیریەکی زۆر هەبێ بەڵام لە هەرێمی کوردستانە نا ئیش و کار وەکو پێویستە بووە ڕێژەی بێکاری تا دەڕوو لە هەڵکشانە و هەروەها جگە لەوەش قەیرانێکی دارایی قوڵ هەبووە بەڵام حکومەت ڕەچاوی ئەوەی نەکردووە و بەردەوام باجی لەسەر خەڵک زیاد کردووە.